بینەرانی بەڕێز بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەم کاتتان باش لەم دیدارە تایبەتەوە ڕێز و سڵامان هەیە بۆ سەرجەم بینەرانمان ئەمڕۆ لەگەڵ هەواڵانمان کۆبوونەتەوە بۆ دیدارێکی تایبەت لەسەر قسەکردن لەسەر پەیام و لەسەر بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیام و بەرنامەی سەرکردایەتی نوێی یەکێتی بۆ چەند ساڵی داهاتووی کار و خزمەتی لە ناو حیزب و لە ناو حکوومەتدا حەزەکەم هەر لێرەوە هەواڵانمان هەرچەند زۆر ناسراون لای ئێوە بەڵام پێشکەشیان بکەین بەڕێز کاک زوێر عوسمان ئەندامی سەرکردایەتی نوێی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک لەتیف نێروەی بەندەش لێری شەید غەفور جاژڵەیی لە خزمەتتاندا ئەبین بۆ ماوەی چەند پەنجا خولەکێک بۆ قسەکردن لەسەر بەرنامە و پرۆژەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر ئەو پەیامەی لەسەر گرنگی پەیامی نوێبوونەوەی یەکێتی و ئەو تموح و ئەو خولیا و ئەو فکر و ئایدۆلۆژیانی کە لە پشت پەیامێکی کورتی نوێبوونەوە خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی کە بتوانێت لە چەند ساڵی داهاتووە ئاستی ئەدای ئاستی کارەکانی بگەێنێتە ئاستی خواستی جەماوەری گەلی کورد و بتوانێت خزمەتێکی زیاتر بە گەلی کورد بکات لە هەرێمی کوردستاندا. جالێرەوە ئێمە حەزەکەین دەستخۆشی زۆرمان بۆ سەرجەم کارمەندانی تەندروستی بنێرین و زۆر ماندوو بوون بەڕاستی دەستی مادووبوونیان ئەگۆشین چاویان ماچەکەین ئەوانە لەگەڵ کارمەندانی وەزارەتی ناوخۆ سەرجەم هێزەکان و هەروەها کۆمپانیاکانی پاکوخاوێنی ڕاگررتنی پاکوخاوێنی ناوشارەکانیش کە ئەوانیش لێبڕاوانە لە هەرسێکیان هەرسێ ئەم ستافە ئارامی و ئاسایش و تەندروستی و پاکوخاوێنی ناوشارەکانمانیان ڕاگرتووە دەستخۆشی زۆرمان سپاسی بێزانینی زۆرمان داواکارین کە حکوومەت بەرنامەی هەبێ بۆ پاداشکردن و خەڵاتکردنی ئەو ئەزیز و خۆشەویستانەمان لێرەوە چاویان ماچەکەین سپاسیانەکەین و ئومێدەوارین کە هەمومان بتوانین کە ئەم سەردەما قورسە تێپەڕێنین و هەر هەمومان زاڵبین بەسەر ڤایرۆسی کۆرۆنا بە پابندبوونمان بە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دووبارە دەستخۆشیمان و سپاسمان بۆیان هەواڵان حەزەکەین دەست بکەین بچینە سەر تەوەرەکەی خۆمان لەسەر پەیامی نوێبوونەوە دیارە پەیامی نوێبوونەوە ئەو پەیامەیە کە پەیامێکی کورت و پوختە بەڵام لە پشت ئەو پەیامی کورت و پوختەوە یەکێتی بەرنامەیەکی گشتگیری پێیە بۆ ستافی حکوومەت بەرنامەیەکی گشتگیری پێیە بۆ سەرکردایەتی نوێ بۆ ئەوەی کە بتوانێت لە چەند ساڵی ئایندەدا کە باشتر جێدەستی خۆی بنەخشێنێ دیارە یەکێتی لە خەباتی دوور و درێژە بەردەوام پشتیوانی جەماوەری خەڵک بووە لەوانێ بڵێن تاکە حەزب بێ کە بتوانی بێتی هەڵقوڵاوی ناو جەماوەر بووە و پشتیوانی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەرەکەیەتی ئەمە هۆکاری چی هۆکاری ئەوەیە کە ئەو ڕنگدانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕنگدانەوەی خواستەکانی خەڵکە لە پەیامە نەتەوەیەکەیەوە لە پەیامە نیشتیمانیەکەیە ئەو فکرێک و ئایدۆلۆژیایەکی نیشتیمانی و نەتەوەیی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشا بەردەوام هەر لە سەرەتای دروستبوونیەوە لەسەر فکرێکی متمانەبوون و باوەڕبوون بە دیموکراسی بە مافی مرۆڤ بە ئاشتی پەیامەکانی زیاتر ئەوەندەی کە ئەیەوێت لە ڕێی ئاشتیەوە بێت بۆ بەدیهێنانی دیموکراسی بێ بە تایبەتی پەیامی نوێبوونەوە زیاتر جەختکردنەوەی لەسەر ئەوەی کە لەگەڵ ڕوتی نوێی سەردەما بڕوات و خۆی بگونجێنێ دیارە یەکێتی لە هەموو سەردەمەکان توانیویتی خۆی نوێ بکاتەوە ئەمە ڕاستە ئەم جارەمان ئێمە پەیامی ئەم جارمان نوێبوونەوەیە بەڵام یەکەم جار نییە یەکێتی نوێ بێتەوە یەکێتی هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە باوەڕ لە گواستنەوەی پەیامەکانی لە حکمی زاتیەوە بۆ مافی چارەی خۆنووسین لە مافی چارەی خۆنووسینەوە بۆ دیموکراتیکردن و بۆ دروستکردنی هەرێمێکی سربەخۆ و بۆ داهاتوش بە دڵنیاییەوە پەیامێکی تری هەبێ بە خۆی نوێ بکاتەوە حەزەکەم ئێوەش ئەم بابەتانە تاوتیۆ بکەین و فەرموو کاکەڤاڵ زبێر زۆر سپاس سلااو بۆ هەردوو هەڤاڵم شلێرخان و کاک لەتیف نێروەیی و سلااو ڕێز خۆشەویستیم بۆ بینەران و بیسەران دیارە ئەو بەرنامەیەکی گرینگە هەرچەندە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ماڵە گەورەکەمانە وەکو ڕاگەیاندن بەڵام خۆمان میوان و خۆشمان خانە خوێن بەرنمەیەکی باشە بیرۆکەیەکی باشە دەستخۆشیان لەکەین و تەوەری ئەمڕۆ تەوەرێکی زۆر گرینگە لەسەر کۆنگرەی نوێ سەرکردایەتی نوێ پەیکەری نوێ
عقلی نوێ بیر و بۆچوونی نوێ ڕوئیای نوێ دنیابینینی نوێ طبعاً ئەو کۆنگرەی نوێ کۆنگرەی 4 لە 21/12/2019 گرێدرا لە ژێر دروشمی نوێ بوونەوە ئەوە بەخۆی پەیامێکی زۆر گرنگ بوو کە لە ناوەرۆکدا ئەو پەیامە بریتی بوو لە یەکێتی بەهێز کوردستانی بەهێز و دموکراسی بەهێز ئەوە خۆی لە خۆیدا پەیامێکی ڕوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بە کردداری یعنی پراکتیزەی ئەکات و ئەیباتە قۆناغی جێبەجێکردن ئەو قۆناغی گواستنەوەیە چۆن ساڵی 1975 کە یەکێتی دروست بوو بەڕاستی هات پەیامێکی جیای هەبوو لەگەڵ شۆڕشی ئەیدول یەکێتی لە پێناوچی هەر هەم بە نامیلکەیەک و هەم خۆناسانی یەکێتی بوو بۆ ئەو قۆناغا یەکێتی لە پێناوچی چۆن خۆی ڕێخستەوە چۆن تەنزیمی دروست کردەوە ساڵێک دواتر پەیامێکی تری هەبوو پەیامەکەی بریتی بوو لە شۆڕشی چەکداری پێیوا بوو بۆ ئەو بارودۆخی ئەو کات ناتوانێت لە ڕووی ڕێخستن و لە ڕووی تەنها دموکراسی گۆڕانکاری دروست بکات واتە پەیامەکە بووە پەیامێکی چەکداری بۆ ئەوی شان بەشانی قەڵەم دموکراسی خەباتی مەدەنیانە لە کاتی پێویست لە ڕووی چەکداریەوە ڕوبەڕوو بێتەوە بۆ ئەوەی دوژمن بە تەواوی با بڵێن هەرێمی کوردستان کە ئەو کات بەداخەوە لە ژێر حکمی پۆستاڵەکانی ڕژێمی ڕەفتەر فاشستی بەغدا بوو بتوانین شوێنێکی ئازادکراومان هەبێ بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای ئەو شەڕەی لە پێناو دموکراسی ئەیکەین کوردستان ئازاد بکەین واتە پەیامەکان قۆناغ بە قۆناغ لە هەشتایەکان جۆرێکی تر بوو لە نەوەتەکان جۆرێکی تر بووە لە پێش ڕوخانی ڕژێمی سەدام و لە دوای ڕوخانی جۆرێکی تر بووە تەنانەت پەیامەکانمان بۆ ناو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش قۆناغی جیاجای بەخۆوە بینیوە و هەر لە ڕووی پەیوەندیەکانمان هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینیوە و ئەکرێ لە ڕووی ئیجابیات و سلبیاتیشەوە بکرێتە تێز یعنی بە تێر و تەسەڵی گفتوگۆی لەسەر بکرێت بەڵام ئەوەی گرینگە لەو کۆنگرەیە لە هەموو ڕوویەکەوە بەرنامەی باشدانراوە بە تایبەت بۆ پەیوەندیەکان کە ئێمە باس لە پەیامی نوێ ئەەکەین ئەو پەیامە لە ڕێی پەیوەندیەکان ئەگات بە هێز و لایەنە سیاسیەکان ئەگەر سەیرێکی مەکتەبی پەیوەندیەکان بکەین لە 4 بۆرد ئەو جارەیان دروستکراوەتەوە واتە ئەوە شێواز بوو کارێکی نوێیە پلان و بەرنامە و نەخشەی نوێیە بۆ پەیوەندیەکانمان چ لەسەر پەیوەندی کوردستانیەکان بێ یان پەیوەندی نیشتیمانیەکان بێت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی عێراق چ ئەو پەیوەندیانەمان بێت کە پەیوەندی بە خەلیج و بە وڵاتە عەرەبیەکانەوە هەیە یان پەیوەندی دەرەوچیەکان واتە گرنگی تایبەت دراوە بە پەیوەندیەکان بە هەمان شێوە لە ڕووی بەرنامەی استراتیژی چ سیاسی بێت چ میلیتاری بێت چ بەرنامەی ئابووری بێت یان ئیداری بێ هونەری بەڕێوەبردننی دەوڵەتداری بێ لە هەموو ڕوەکانەوە یەکێتی پەیامی نوێ ئاراستەی نوێ بەرنامەی نوێی پێە و ئێمە ئەو سەرکردایەتیە نوێ واجبمانە شۆڕی بکەینەوە بیگەیەنین چۆن ئێستا دەستخۆشیمان لەگەڵی کوردستان کرد و بەرنمەیەکی باش کە خۆمان گفتوگۆ لەگەڵ یەکترەکەین بۆ ئەوەی ئەو بەرنامە نوێ بگوازینەوە بۆ بینەران و بیسەران و شۆڕی بکەینەوە بۆ ڕێخستنەکانمان و جەماوەری گەلی کوردستان بە هەمان شێواز واجبی ئێمەیە بتوانین ببینە پردی پەیوەندی لە نێوان سەرکردایەتی نوێ و بەرنامەی نوێ و پەیکەری نوێ و خەباتی نوێ لەگەڵ جەماوەرەکەمان و کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەوەی بە شێوەیەک کە ئێمە بەداخەوە دەبێت زۆر مەوزون و بە شێوەیەک کار بکەین لە ناویەکێتی کە با بڵێن دەوڵەتمان نییە بەڵام وڵاتی ئێمە وەکو یەکێتی هەزاران هەزار شەهیدمان بەخشیوە لە پێناو ئەوەی ببین بە دەوڵەت وە وڵاتەکەمان لەو ئاستەنگانە دەرباز بکەین و ئەو بەرنامە ڕەسەنە بۆ حیزبێکی ڕەسەن کە ئێستا یەکێتی لە ڕوەنەتەوەی یەکەی لە ڕووی گوتار و پەیام و خیتابی یەکگرتووی ناو سەرکردایەتی وەگەیاننی ئەو یەکگرتوویە بە ناو هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان و کۆی با بڵێن هێز و لایەنە سیاسیەکانی عێراق ئەوەی پەیوەندیدارە بە وڵاتانی هەرێمایەتی و تەنانەت وڵاتانی نێونەتەوەی بە تایبەتی هەواڵگەاندەم کاتیا کاتێکە یەکێتی سەر لە نوێ ناوماڵی خۆی ڕێخستۆتەوە یعنی پێشتر یەکێتی بەو سەرکردایەتیە هەواڵانی پێشومان کە سەرقاڵی خەبات بوون سەرقاڵی سیاستکردن بوون یعنی بقاڵ بوون لە خەبات و سیاسەتە گەلەکەمانیان گەیاندە ئەم قۆناغا بەڵام لەم قۆناغا
دیارە پێویستە کە دیسانەوە سەر لە نوێ نوێبوونەوە بە هەموو شتێکا بکرێ ینی پیاچوونەوە بە بەرنامەمان بە پلانمان بە کارمان بە هەموو شتێکا بکرێ و لەوانەیە زۆر جارگلی ئەومان لێکرابێکەی کوێتی ناوماڵی خۆی یەک نییە لەوانەیە ناوەندێکی بڕیاری بەهێز نەبوو بێکە هەمووان پابند بک پێوەی بەڵام لە ئێستادا لە دوای کۆنگرە ئەوەی کەجی خۆشحاڵی لە پێشەوە جەماوەەکان اینجا کادرانی خۆمانە کە دەستخۆشی یەت کە جێی ئومێدە ئەم سەرکردایەتە نوێیەکە بەڕاستی ناوماڵی خۆی ڕێکخستوتەوە ئەبینی بڕیارێک دەرئەچێ سەررجەم هەواڵانمان لە سەرکردایەتی لە مەکتەب سیاسی لە مەڵبەندەکان لە شوێنەکان پابند پێوەی ئەمە چنێ گرنگە ینی بۆی هەردوو هەواڵە هەردووکتان ئەمەژتان بە نوێبوونەوە کرد ئێستا قسەیەک لەسەرەوە دەکرێ لە ناو هەواڵان ناڵێن ئایا بڵێن سەرکردایەتی نوێ یان ئەم دەستەواژەیە ئەم چەمکە لەوانەیە هەیەواڵێن بچی بڵێن سەرکردایەتی نوێ ئەڵێن لەبەرەوەی با ناڵێن سەرکردایەتی نوێ چونکە خەڵکێکی تری تایەکە هەواڵی تری تایە کە پێشتر سەرکردایەتی بوو لێرە ئەو بیرکردنەوە هەڵەیە خو کە دەڵێن سەرکردایەتی نوێ مەبەستمان ئەوە نییە کە خەبات و تێکوشان و ماندووبوون و دەستکەوتەکانی هەواڵانی پێشتر ئێمە بسرینەوە وەمە بەس بشمان ئەوە نییە کە نابێ هیچ هەواڵێکی تر ئەو هەواڵی تر کە درێژە بە خەباتی خۆی دەدا کەوابێ ئەم ئەمە حساب نییە لە ئابڵێ لە سەرکردایەتی نوێ سەرکردایەتی نوێ واتە و کنگرێکی نوێت کردووە سەر لە نوێ شەریعەت داوە بە کۆمەڵێک هەواڵ کە سەرکرداتی ئەم حیزبە بکەن لەم ڕوانگەوە کە تو شەرعەتت بەم سەرکرداتیدا ئەم سەرکرداتیە بەرنمەیەکی نوێ بخۆی داهێنێ ئەم بەرنامە نوێ بۆی لەگەڵ واقعی هەمەلانی ئێستای گۆڕەپانی خەبات لە بوارە جیاجاکان زانستە جیاجاکان معرفە جیاجەکان گونجاوێ کەواتە کەڵێن سەرکرداتی نوێ مەبەسمان ئەو تێک و شەرانەشە کە ئەمە دەیان ساڵە درێژە بە خەبات دەدەن و ئێستا لە سەرکرداتین و لە هەمان کاتیشە کاڵین نوێبوونەوەش باڵێن نوێبوونەوە ئەوەی هەواڵ جبێریش ئاماژەی پێدا ینی تو بەرنمەیەکی نوێت هەیە تو جیهان بینینێکی نوێت هەیە تو نەخشە ڕێگایەکی نوێی خەباتت هەیە لە هەمان کاتیشە تو هاتی گۆڕانکاریت کردووە لە پەیکەری حیزبەتی کۆمەڵێک ئۆرگانی گرنگت لا بردووە یەکێک لەوانەکە ئەنجومەنی ناوەندی بۆ ئێمە دوو هەواڵی ئەنجومەنی ناوەندی لێرێن بەڵام هاتووی لە بەرامبەردا هەندێک ئۆرگانی دیکەی گرنگ و استراتیژیت سەر لە نوێدا مەزراندووە بۆی کە زۆر جاڵێ ئاڵێ بەڵێ ئەڵێ ئەبێ یەکێتی وەڵامی پێبێ بوو پرسیارەکانی ئەم قۆناغا وەڵامەکە چییە؟ وەڵامەکە ئەم نوێبوونەوە ئەو گۆڕانکارانە بەڵام بەداخەوە کە کۆنگرەمان ئەنجامدا ینی ئەم گۆڕانکاریە یان ئەم نوێبوونەوە یان هەوڵدان بۆ بە پراکتیزەکردنی نوێبوونەوە یەکێتی یان بۆ جێبەجێکردنی بەرنامەی نوێبوونەوە یەکێتی کەوتینە قۆناغێکەوە کە ئەم نەخۆشیەی ڤایرۆسی کۆرۆنا کە بەروکی هەموو جیهانی گرتوتەوە و لە لایەکی دیکەشەوە هەم هەرێمی کوردستان هەم لە عێراقیشە ڕۆبەڕووی کۆمەڵێک قەیران بوونەتەوە ئەوە بێگومان ئەمانە تەسیریان هەبووە بۆ بەرنامە یەکێتی و بۆ ئەو پلانێکایەتی بۆی بتوانێت لە کاتی خۆیدا جێبەجێ بکە واتە نوێکردنەوەی یەکێتی یان بە ئەمەلی نوێکردنەوەی یەکێتی کارێکی ئاسان نییە ڕۆبەڕووی کۆمەڵی قەیران ئەو قەیرانێک کە بەشی ئەوەی لە عێراقدا هەیە بەشی ئێمەشی تایە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە لە حکومڕانیشە لە ئەوەدا بێگومان بەشی ئێمەی تایە و لە هەمان کاتیشە بێ ئێمە بزانین یعنی وا بە ئاسانی ئەو بەرنامەی کە هەمانە کە بڵێن هەموو خەڵ چەپلەمان بوو لە یادەوە نییە کێشەشمان بوو دروست دەبێت گرفتمان بوو دروست دەکرێت بربەسمان بوو دروست دەکرێت بەڵام ئەوەی گرنگ ئەوەیە ئەوەی کە جەنابشت ئاماژەت پێدا ئەم کۆنگرەیە توانی ئیرادەیەکی یەکگرتووت دروست بکە ئەم کۆنگرە توانی خیتابێکی شەفافی ڕاشکاوانە بێنێتە کایەوە ئەم کۆنگرە توانی یەکتیمی یەکێتی جاران ئەم باڵ و ئەو باڵ و جاران بەداخەوە کە ئەمە کەڵین خیتاب و پەیام وا لێ هاتبوو زۆر خەڵک نەیدەزانی کامەیە خیتابی ڕسمی کامە سیاسەتی ڕسمی یەکێتی ئەمە هوکاری خۆیە بۆ ئێمە ناین ینی ڕخنە لە قیادەی پێشتر هوکار هەبووە نامانێ بچە ناو تەفاسدانە بەڵام ئێستا یەک خیتاب هەیە ئێستا تیمی حزب و تیمی حکوومەت بووم بە یەک تیم بووم بە یەک یەکێتی و ئەگەر لە دەرەوەی یەکێتی
نیەتێکی وا هەبوو بێ و هەبێ کە توانی بێت یان حەزی لەوە بێکە یەکێتی بە درز لە ناو یەکێتی و لەسەر ئەوە ئیش بکە ئەبێ ئەوە ینی ئەوە لە خیالی خۆدا بیخەنە دەرەوە کوتایی پێبێت و ئەگەر لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەواڵێک هەبوو بێ لە پایە یەکێتی لە پلەی یەکێتی لە پۆستی یەکێتی لە حەسەی یەکێتی لە پشکی یەکێتی بەڵام هەموو ئەوانێ بەکارهێنابی بوو بەرژەوەندی خۆی و لە هەمان کاتیشە بۆ دژایەتی یەکێتی بۆ درس خستنە ناو یەکێتی بۆ لاوازکردنی یەکێتی بۆ ناشرینکردنی یەکێتی ئەبێ ئەو هەواڵەش ئەوە لە مێشک و خیالی خۆی بباتە دەرەوە ئەمەیە یەکێتی ئەو یەکێتی کاڵین یەکێتی نوێ و ئەمەشە سەرکردایەتی نوێ و ئەمە شور دەبێتەوە بێگومان لەناو مەڵبەندەکانیش بە هەمان شێوە و لە کومیتەکانیش لە هەمان شێوە و لە مەکتەبەکانیش بە هەمان شێوە ئەمە لە دوای ئەنجامدانی کۆنفرانسی مەکتەب و مەڵبەند و کۆمیتەکان بێگومان جا هەواڵیان لە ئەو خاڵەوە ئێمە کە بەسمان کرد جەنابیشت ئاماژت پێەیە بۆچی یعنی پێگلەی کراوە لە یەکێتی لەبەر ئەو خاڵە لەبەرەوەی بەڕاستی لە ناو یەکێتیە سەرکردەیەکی کاریزمامان هەبوو سەرۆکێکی کاریزمامان هەبوو کە هەموو احتیمادێکی یەکێتی لەسەرەوە بووە هەموو فەراغەکانی پڕ کردبەوە یعنی هیچ کاتێک یەکێتی خۆی بۆ ئامادە نەکردبوو لە دۆخێکی بێ مام جەلالیە لەبەرەوە ڕۆیشتنی هەواڵ مام جەلال و دەستدانی هەڤال مام جەلال و نەخۆشکەوتنی لە پڕ و پاشان وفاتی زەرەیەکی گەورە بوو فەراغێکی گەوری خستە ناو ساحەکەوە لەبەرەوە هەواڵانمان ڕانەهاتبوون لەسەر ئەوەی کە هیچ کەسێکی تر غەیری مام جەلال بێ بە مەرجەع بۆیان ئەبینی یعنی ئەو تۆزێ شپرزەی لە ناوماڵی یەکێتیا دروست بوو بەڵام لە هەموو ئەو هەواڵانەی پێشووتریش ئەوانی خاوەن خەباتون بێژون پێش ئێمە و زۆر لە ئێمە زیاتریان کردووە بەڕاستی ئەوانیش زۆر لە ئێمە یعنی بەقی ئێمە مەبەستیان بووە بەڵام بەهۆی ئەوەی کە هەر یەکەی لە ڕوئیا و ئایدیای خۆیەوە کاری کردووە ئەمە وای کردووە لە ناو یەکێتی شاهی ئیرادەیەک هەیە بۆ دیموکراسی یعنی ئەو دیموکراتێتی کە لە ناو یەکێتی هەیە لە ناو هیچ حزبێکی تران نییە هیچ کەسێک ناتوانێت تاگڕەوانە ئیرادەی خۆی بسەپێنێ بەسەر کەوادر و بەسەر هەواڵانە و ئەم کۆبوونەوەی ئەم 124 هەواڵە لە ناو سەرکردایەتی نوێی یەکێتیە و دەرکردنی بڕیار بە یەک ئاراستە یەک بڕیاری یەک ناوەندی ئەمانە هەمووی ئاماژەیە بۆچی ئاماژەیە بۆ ئەوەی کە کارەکان بە دیموکراسی ئەچێ بەڕێوە و هەمووی ڕازی بووە لەسەری پرسی پێکراوە ڕاوێژی پێکراوە بە دڵنیایی و من لێرە و ئەمێ بچمە ناو یەک خاڵی ترەوە یەکێتی تا چەندێک ئامادەیە کە ئەم بەسەندتەربوونی لە بڕیاردا و ڕاوێژکردن بە هەواڵانی کار نەکردن بە سربەخۆیی هەریەکە و لەلایەنی خۆیەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا نوێنەرمان لە پەرلەمان لە حکوومەت لە حیزب کە ئێمە نوێنەری حیزبین بەڕاستی هێواڵانین لە حەزب تا چەندێک ڕێگەیان پێ ئەدرێ کە بەو شێوە پەرتەوازەیە یا هەرێک بەسەر بەخۆ لە لای خۆیەوە نەگەڕانەوە بۆ ڕاوێژکردن بۆ هاوسەرۆکان بۆ سەرکردایەتی بۆ مەکتەبی سیاسی کار بکەن و بەدەر لە ئەوەی کە دیارە بەرنامەی یەکێتی دیارە و زۆر وازەحەکە لە خزمەت کۆمەڵانی خەڵکا بێ بەرنامەی ئابووریمان هەیە بۆ گەشەپێدانی ئابووری کوردستان هەرێمی کوردستان دیارە ئێمە هەموو حیزبێکی سیاسی و ئەبینین وەسیلێ بۆ خۆشگوزەرانی بەتایبەتی یەکێتی وەسیلێ بۆ خۆشگوزەرانی خەڵک لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی خەڵک هاتۆتە دی ینی ئامانج لە ئێمە دەسەڵات و حیزب وەسیلەیەکە بۆ خزمەتگوزاری و بەرنامەیەکی هەیە بۆ پەرەپێدانی ئابووری بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی کە ئێمە لە پشت دروشمەکەمانەوە کە سۆشیال دیموکراتە ئەو فکرێ ئەو ئایدایی کە لە هەڵیگە هەڵانگرتووە سۆشیال دیموکراتە بۆ هێنانی دادپەروەری کۆمەڵایەتی لە ناو جەماوەرە لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە تا چەندێک ئەبێ هەواڵانمان ئێمە لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت و حیزب پابند بن بۆ پرەنسیپ و بۆ بەرنامانەی یەکێتیەوە و سەرجەمکارەکان بەڕاوێژ و بەگەڕانەوە بۆ حیزب لەبەرەی ئەوان وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەوان نوێنەری یەکێتین لە حکوومەتدا بە هەموو دەسەڵاتەکانەوە چ پۆستە سیادیەکان چ پۆستە باڵەکانی حکوومەت تا چەندێک ئەبێ پابند بن بە ئەو بەرنمەیەوە و بەرنمەی کاریان لەسەر چه ئەساسێکدا ڕێژن و بۆچی کار بکەن تا چەندێک ئەم شتانە ئەمانە هەمووی پرسەی سرەی کاکزبێر هاوڵامی تۆ بداتە بەڵام بەیەک ئەوە هەر دەکردنەوەی دەواازەیەەکە ئەمە بە کورتی و بە پوختی بەوە دەکرێتەوە بەوە دەبێ وەکەوە ئەوە کوتای پێ هاتووەوەی کە بڵێن لە ماو دوای هەر کەرەسێک بارەز و خۆی قسە بکە و دژی حیزبەکەی خۆی و ئەملا ئەنی ئەوە کوتایی پێ هات بەڵام ئەمە بەوە دەکرێت
کە قیادەی نوێ چەمکی هەواڵینی و هاوڕێتی لە یەکجا بکاتەوە. پێشتر هەواڵینی زاڵ بوو بەسەر هاوڕێتی زاڵ بوو بەسەر هەواڵینیدا. یعنی ئێمە ئەبێ بێن سوود لە خاڵە بەهێزەکانی ڕابردوو سەرکرداتی ڕابردوو وەربگرین و لە هەمان کاتیشە کەم کورتەکانیش ئەزمونیان لێوەربگین بۆی دووبارە نەکەینەوە. هەندێک جار پێشتر هەستمان دەکرد هاوڕێتی زاڵ دەبوو بەسەر هەواڵینیدا. هاوڕێتی واتە عاتیفە زاڵە. من و کاک زبێر هاوڕێ یەکترین، ئیتر کۆمەڵێک بەرژەوەندی شخصی دروست دەبێ، جەنابەت با چەند کادرێکی دڵسۆز و بە توانابی و شایستەبی بوو شوێنی شایستە، بەڵام هاوڕێتەکەمان زاڵ دەبوو. ئێمە لە بینی خۆمانە بریارێکمان دەدا لەوانەیە ئەو بریار ئەبووە ینی بوو جەنابەت بووە. ئێستا کاتێەوە هاتووە ئێمە هەواڵینی زاڵ بکەین بەسەر هاوڕێتیدا. هاوڕێتی بوو دەرەوە، هاوڕێتی بوو بواری کۆمەڵاتی، هاوڕێتی بوو دەرەوەی ئۆرگانی حیزبی. هەواڵینی بەگەڕانەوە بوو پەیڕە و هەواڵینی گەڕانەوە بۆ ڕەخنەیەکی تەندروست و منهەجی، هەواڵینی گەڕانەوە بوو داتا و زانیاری و معلومات، هەواڵینی گەڕانەوە بوو معریفە، هەواڵینی گەڕانەوە بوو مؤسسات و بە بڕیاردان بە شێوازێکی سیستەماتیکی و مؤسساتی و گەڕانەوە بوو بریارێک کە کودەنگیەکی لەسەر بێ نەک تاکە دەنگ لەسەر بێ. ئەوە ببوورە کاک زبێرە بستم ئەم دەستخۆشوی کاک لەتیفۆڵە هەندێک خاڵی باشتان وروژاند هەردووکان. تەبان لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی ئەگەر ئێمە باسی کۆنگرە بکەین لە دوای کۆنگرە ئێمە ڕوبەڕووی کۆمەڵی قەیران بووینەتەوە. قەیرانی ڤایرۆسی کۆرۆنا کە قەیرانێکی جیهانیە، هەرێمی کوردستانی ئێمەش بەدەرنیە لەو قەیرانە وای کردووە بەهۆی پابەندبوونی یەکێتی بە ڕێنماییە تەندروستیەکان و ئەو ڕێکارانی حکوومەتی هەرێمی کوردستان نەتوانین زۆر بچینە دەرەوە و بتوانین ئەو بەرنامە نوێی کە ئێستا باسیەکەین پەیامەکەمان بگەێنین بە خەڵک و بە عەمەلی بچینە ناو جەماوەر و پێیان بڵێن سەرکردایەتی نوێی یەکێتی چی نوێی کردووە بۆ ئەوەی ئەوان بتوانن بە باشترین شێوە سوود ببینن لە پەیڕەوی نوێی یەکێتی نیشتیمانی و هەم گەڕانەوە بۆ شکۆی حیزبایەتی، شکۆی ئۆرگانەکان و پرەنسیپ و دیسپلینی حیزبی بە شێوەیە کاری پێ بکرێ کە جارێکی تر کەسمان ذاتی ئەوە نەکەین لە پەیڕەوی ناوخۆی یەکێتی لابدەین و پێشێفکاری بکەین. لەسەر دادپەروەری تەبان دادپەروەری ئەوەیە تۆ بتوانانی لە ناو کۆمەلگایەکەت ئەو قەیرانانەی کە دروست دەبن بەهانانەوە بچیوە بەرنامەی چارەسەرت پێ بێ. ئێستا یەکێتی بەهۆی ئەوەیە کەرەنتینەکردنەوە خەڵک هەمووی لە ماڵەوەیە. زۆرینەی ئەو خەڵکانەی کە بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیان و ئیشی دەستی خۆیان بووە ناتوانن ئێستا بچنە دەرەوە بژێوی ژیانیان دابین بکەن. یەکێتی چ لەسەر ئاستی هاوسەرۆک، چ لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی، چ لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازە پەیوەندیدارەکان، چ لە ڕێگای خێرخوازانی تری ناو کۆمەڵەکەمان توانیویانە باشترین خزمەت بەو خەڵکانە بکەن کە ئەمڕۆ پێویستیان بە بڕێک خواردەمەنی و ئاز و قەوسەبەتەی خۆراک و کۆمەڵێ پێداویستی هەیە کە پێشتر لەوانەیە لە ڕێی دەستی خۆیان بەدەستیان هێنابێ. یعنی یەکێتی درێخی نەکردووە، هەر بچووکترین تاقیکردنەوە بۆ یەکێتی ئەو ماوەی کەرینتینەکردنەیە کە چۆن بەهانای خەڵکەوە چووە، یعنی جەماوەری لەبیر بۆ چۆن مام هەمیشە ئەیوت بگەڕێنەوە بۆ خانوە قوڕەکان. ئەوە ئێستا یەکێتی گەڕایەوە خانوە قوڕەکان و هەمومان لە ڕاستی خۆمانەوە توانیمان بە پێی توانای خۆمان لەگەڵ خەڵکی خۆمان و لەگەڵ ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتە بین کە ئینقازیان بکەین لەو قۆناغی ئێستا تێکەوتوین. لەسەر نمونونەکانی ڕابردووتان جوانتان هێنا بەداخەوە کاریزمایی سەرۆک مام جەلال وا بوو، ئەو بە تەنها نیوە بوو، بە هەمومان نیوەکەی تر بووین لە دەستدانی مام نەخۆشکەوتنی مام ئەو کاریگەری یەکجار گەورەی هەبوو. من رازی نیم لە یەکێتی لە ڕووی بەستنی کۆنگرە، بەڵام کۆنگرەکان هیچ کۆنگرەیەک نە بۆ قۆناغێکی نوێی نەهێنا بێتە ئاراوە. ئەوە بۆ ئێمە بۆ یەکێتی زۆر زۆر گرینگە کە شانازی پێوە بکەین. کۆنگرەی یەک کۆمەڵە و شۆڕژگێڕان و کۆمەڵێک ئەو ڕێکخراوانەی خەتیپان لە ناو یەکێتی یەکیان گرت، یەکێتی نیشتیمانی کوردستان، واتە ئەوە ناوێتە بوون لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆنگرەی دوو گۆڕانکاری بە دوای خۆی هێنا. کۆنگرەی سێ کۆمەڵێ گۆڕانکاری هێنا کە لەتیف باسی ئەنجومەنی ناوەندی کرد. ئەنجومەنی ناوەند دروست بوو. ئەو کاتیش تا ئەنجومەنی ناوەند لە ناو حیزب هەزم کرا و توانرا خۆی بخاتە سەر سکە و خۆی بدۆزێتەوە زیاتر لە ساڵ و نیوێکی پێچوو. هیچ قیادەیەکی یەکێتی لە دەسەڵاتی جێبەجێکردن ئەو کاتە ئەو دەسەڵاتە چاودێری و تەشریعیان
قبول نەبوو بە هەمان شێوەی ئێستا کە هاتوین من خۆم هەمیشە لەگەڵ متربەکردنم لەگەڵ ئەوەم خوێنی تازە لەگەڵ خاوەن ئەزمونونەکان لەگەڵ مامناوەندەکان متربە بکرێن لەوانەیە ئەوەی کە تەمەنێکی بەسەر بردووە زۆر خاوەن ئەزمون بێ شارەزایی زۆر باشی هەبێ بەڵام جوولە و ئەو توانایی کە گەنجێک هەیەی ئەو نەیما بێت مامناوەندەکان ئەتوانن ببنە ڕاگری تەوازن لە نێوان تازەکان و کۆنەکان ینی ئێستا ئێمە لەناو ئەو قیادەیە متربەیەکمان کردووە لە کۆنەکان مامناوەندەکان تازەکان کەەوە من پێم وایە خاڵی وەرچەرخان و خاڵی دەستپێک و خاڵی هەستانەوە و دەواازەی نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کورد ئەگەر لەوە ببوورە هەواڵگیان ئەگەر لەو خاڵۆ بچین بۆ خاڵێکی زۆر سەرەکی کە بەڕێی من تێکەڵ کێشکردنی ئەزمموی پڕ دەوڵەمەند ئەزمموی دەوڵەمەند لەگەڵ ئەزمموی نییە بەم ئێمە کۆن و ینی ئەوە حەزم نەکرد بێم کۆن ئەزممویکی دەوڵەمەنی هەواڵانی پێشومان بابگەڕێنەوە ئەو سەرەتای ئەگەر ئێمە باسیکن کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دامەزرا لەو کاتەوە کە دروست بوو کۆمەڵێ ئەگەر ینی بکرێ بیان شبێنین فەرسەفەی یۆنانی لەسەر چی دروست بووە لەسەر ئەو ئەساسی کە فەرسەفەکانی ئەرستۆ و سقڕات و ئەمانە دروستیان کردووە ینی هەر لێەوە دروست بووە هەر ئەو فەرسەفە ئەو چەمکانەیە پەریان پێدا و گەشیان پێداوە و بەرەو پێشچووە لەسەر ئەو فەلسەفانە شوێرخان بەس یەک قەوسم بدەیتێ من پێم وایە ئێستا کاتی ئەوەیە ئەوە تاقی بکەینەوە لە هەموو ڕوویەکەوە خۆمان بنیاد بنینەوە ئەو فەلسەفانەی جەنابەت باسەکەی ئەوە بوو بە فەلسەفەیەک فەلسەفەی هەموو جیهانی لەسەر بنیاتندا بە ئێمەش بین سوودی لێ ببینین ینی هەموو ئۆرگانەکانی حیزب و کاکلەتیڤ باسی کرد نوێنەرەکانمان لە ناو حکوومەت ئێستا هەمومان یەک دەندوکی یەک باڵ یەک ڕیزیەک گرت و تەبا بتوانین هەمومان بەیەکەوە ئەو فەلسەفە جێبەجێ بکەین لە هەموو بوارێک و لە هەموو ڕێکەوە خۆمان ئەوە لە چەمکێکە کو دەکرێتەوە پێی دەڵێن لانی فکری ئێمە جا من ئەفو بووە ویستم ئەو قسەیە بچم بۆ ئەوە ینی ئەو قسەی کە کاک زوبێر ویستی بڵین تەفسیلی پێبا من ویستم بچم بۆ ئەو خاڵەکە ڕاستی ئێمە ئەوان ئەساس نەبوون بۆ ئێمە ئەوان ئەساس بوون بۆ فەرسەفەی یۆنانی بەڵام لای ئێمە هەر لە بناغە دروستکردنی بناغەکە یەکێتیە بناغی فکریشی دانراوە لە ئەڵقە سەرەتاکانی کۆمەڵە بناغە بوو بۆ فکری یەکێتی هەر لەوێوە فکری یەکێتی دروست بوو بەڵام ئەم فکرە ساڵ بۆ ساڵ گەشەی کرد هەتاوەکو سەردەمی هێشتاکانیش بەڵام لە دوای بڵین خەباتی شار دەستی پێکە دەست پێکردی خەباتی شار و سەرقاڵبوون بە خزمەتگوزاری و بە ئیدارەدانی شار زیاتر جەختکردنەوە لە بواری فکری تۆزێک کاڵ بۆتەوە یعنی تا چەندێ پێویستە بەرنامەی یەکێتی بۆ فکر و بۆ ئایدیای کادیران و حیزب پەرە پێدا حەزباتی بەبێ لانی فکری وەکو بەردێک وایە وەکو دەتوانین بڵێن پەیکەرێکە لەوێدان ڕابێ هیچ گۆڕانکارێک تیان نەکرێت هەر فکر ینی بیرکردن کە ئینسان بیر دەکاتەوە پرسیار لای دروست دەبێ کە پرسیار لای دروست دەبوو بە دوای وەڵامی و پرسیارە دەگەڕێ کە بە دوای وەڵامەکە گەڕا شتی نوێ دەست دەکەوێت جا بە دواگەڕانیش ئەمە ئاسان نییە وای دیسان لێرە دەگەڕینەوە بۆ ڕخنەش دێتە کایەوە یعنی کە تو تا ڕخنە بیر نەکەیتەوە پرسیار دروست نەبێ و ڕخنە نێتە کایەوە بەرچاوڕوونیت نابێ ینی تو ناتوانانی بڕیارێکی دروست بدەیت بەرامبەر هەر بوارێکە بێت ینی لایانی فکری خۆراکە بۆ مشکی کارکتەرە سیاسەکانی ئەو حیزباوات ئەگە گرنگی بەلایانی فکری نەدەیت بڕیارەکان بڕیاری تەندروست نابن بەڵام ئێمە کە ئێستا دەمانێت بگەڕینەوە سەردەمی جاران کە یەکێتی چەترێک بوو بۆ کۆکردنەوەی ڕۆشنبیران لە ناویەکێتی و بە یەکیتیان دەوت حیزبی ڕۆشنبیران بەداخوا بەهۆی وەزعی ئەوەم نامایە جاری پێشش لەسەرەوە قسەمان کرد ئێستا کە دەمانێت بگەڕینە ئەو وەزعە ڕوبەڕووی بەربەست دەبینەوە مەسەلەن ئێمە دین ڕخنە ئەگرین ڕخنەی تەندروست ڕخنە لە خۆشمان دەگرین لە نیونەرانی خۆمان لە حکوومەت و لە هەمان کاتشە لە نیونەرانی لایەنەکان دیکەش لە حکوومەت ئەمە و معنانیە ئێمە شەڕ بە حکوومەت ئەفروشین و ئەگەر ئەم بیر و بچوونە جیاوازانە باس نەکرێ کەم و کورتەکان باس نەکرێ خەوشەکان دەستیشان نەکرێ لێک تێگەشتن دروست نابێ کە لێک تێگەشتن لە نێوان لایەنەکاندا دروست نەبێت چۆن ئیرادەی
هاوبەش دروست دەبێت کەیرەدە هاوبەش دروست نەبوو چۆن یەکتر قوبولکردن و لێبوردەی دروست دەبێت کە یەکتر قوبولکردن و لێبوردەی دروست نەبوو چۆن دەتوانین بریارێکی هاوبەش بدەین کە بریاری هاوبەش نەدەین ئەی چۆن ئێمە دەتوانین ئەوەی کە پێی دەڵێن یەک ریژی و تەبایی و ڕێخسی ناوماڵی کورد ئەمە نایەتەکایەوە کەوا بێ ڕخنەیەکی تەندروست ڕخنەیەکی زانستی ڕخنەیەکی منهەجی بۆ خزمەتی بەرژەوەندی گشتیە و بۆ کوکردنەوەی بچوونە جیاوازەکانە نەک بوو دروستکردنی درزاوە بەڵام هەندێک لێدوان هەیە کە لێدوانی زبر و لێدانی تند و لێدوانێک بوو دروستکردنی دوورخستنەوەی لایەنەکان ئەبێ ڕێگری لەو جوورە لێدوانە بگرێ ئەگینە هەر ڕۆشن بیرێک و هەر کادرێکی سیاسیش ڕخنەیەکی تەندروست بێ بوو بەرژەوەندی گشتی بێ ئەبێ بێگومان یەکێتی پێشوازی لەو ڕخنەدەکەەوە پێخۆش دەبێت یەک خاڵی تەری یەکێتی کە خاڵی بەهێزی زۆر بەهێزی یەکێتیە ئەوەیە کە لەژێر دەسەڵاتی یەکێتیە دیموکراسێتێکی ڕها هەیە یعنی دیموکراسێتێکی زۆر زۆر هەیە کەلانەیە لە شوێنەکانی تر نەبێ ئەم دیموکراسێتی لە چیەوە هاتوتە ئاراوە کە پێشتریش ئاماژەم پێدا لەوەیە کە ڕاو بۆچوونی هەمووان وەرئەگیرێ هەمووان بەشداریکی ڕاستەقینیان پێ ئەکرێت لە دەسەڵاتە لە ئەنجومەنی پارێزگایە لە دام و دەستگاکانە لەبەر ئەوە کەوادری ئێمە لە حکوومەت وا ڕاهێنراون کە بەڕاستی ئەبێ ڕاوێژیان پێ بکرێت لەبەر ئەوە ڕازی نابن بەوەی کە شەریکێکی ڕاستەقینە نەبن یعنی کاتێ نوێنەرێکی ئێمە لە حکوومەتە کاتێکە گلەی یەکەکە نوێنەرەکانمان بە باشترین شێواز هەوڵ ئەدەن کە خزمەت بکەن نوێنەرەکانی ئێمە هەم لە حکوومەت هەم لە پەرلەمان لە ئاستی متمانیان لە ئاستی پێویستە ئیشیان کردو بەڵام چاوەڕوانی یەکێتی لە ئەوان زیاترە لەبەرەوەی ئەو پەروەردەی ئەوانی لەسەر پەروەردەکراون پەروەردەیەکی مبدەئی و فکریە پەروەردەیەکی ئاکاری و ئەخلاقیە پابندبوونە بە ئایدۆلۆژیاکانی یەکێتی پابندبوونە بە پرەنسیپەکانی یەکێتی و یەکەم دروشمی یەکێتی ئاشتی هەواڵجان ئاشتی و کۆتری ئاشتی ڕەمز و دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستانە یعنی یەکێتی هەموو اختیارەکانی لەبەردەم کراوەیە تەنها اختیاری شەڕ نەبێ اختیاری شەڕ ئەو اختیارەیە کە یەکێتی لە خۆی حرام کردووە ئاشتی یەکەم دروشمی یەکێتیە یەکێتی تا ئەو هەموو احتیمالاتەکان هەموو ئەگەرەکان لێگاتەوە تەنها ئەگەری شەڕ نەبێ لەبەرەوە هەواڵانیشمان ئەگەر لە شوێنێکشان نەرمیان نوان دەبێ مەسەلە ئەو پێکەوە ژیان و ئەو هاوبەشی ڕاستەقینەوە بەڵام پرەنسیپێک هەیە کە یەکێتی لەمە دوا بە هیچ شێوەیەک تەنازولی لێ ناکە کە ئەویش پرەنسیپی هاوبەشی ڕاستەقینەیە و بە مەبدە ئەوە بەشداری ئەکا لە حکوومەتە بە مەبدە ئەوە حکوومەتی هەرێم حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە داکۆچی لێ ئەکا خزمەتی ئەکا بەڵام بە هیچ شێوەیەک بابەتی دوو ئیدارەیی بابەتی ئەوەی کە یەکێتی لە حکوومەت بکشێتەوە ئەم بابەتێک کە ئەگەری شکستی حکوومەتی تیابێ ئێمە حکوومەت بەهی خۆمانی ئەزانین مادام لە حکوومەتە بەشدارین کەواتە ئێمە ئەبێ حکوومەت هەوڵ بین حکوومەت سەرخین هەرگیز یەکێتی ناوێ حکوومەت شکست بێنێ بەڵام کە ڕەخنە ئەگرین وەکو جەنابەت باست کرد کاتێک کە یەکێتی ڕەخنە ئەگرێ ڕەخنە کار بەرەو پێشە بە ڕەخنە ئیشەکان جوانتر ئەکا بۆیە ڕەخنە ئەگرین بۆی ئەدای حکوومەت بەرەو پێش بەرین بۆیە ڕەخنە ئەگرین بۆی مافە نیشتیمانی و نەتەوەیەکەمان پارێزین ئێمە داکۆچی یەکێتی ئەلێرەوەیە قسە لەسەر ڕخنە ئەەکەین قسەکە لەسەرەوەی ڕێگا ڕاستەکە بدۆزین خۆمان بە دوور بگرین لە ڕێگا هەڵەکان ئێمە ئەو شتانەی جەنابتان باستان کرد هەموو ئەو ڕێگاهانەمان تاقی کردوتەوە لە ڕابردوو شەڕی ناوخۆشمان تاقی کردەوە جگەل لە ماڵوێرانی شتێکی تری بۆ نەهێنین کەواتە ئەو ڕێگایانەی تاقی کراونەتەوە نابێ کە زیانمان بە میلەتەکە گەیاندووە بە خۆمان گەیاندووە بەلایەنی بەرامبەر گەیشتووە جارێکی تر بچینەوە سەری بە دوو ئیدارەشیشەوە ئێمە ئەگەر من و کاکلەتیف لە ئەنجومەنی ناوەند بووین پێشتر لە 23 دەی 2010 وابزانم یان 17 بوو تەواو ساڵەکەم بیر نەماوە کۆبوونەوەیەکمان کرد گەڕاینەوە بۆ بنەمایەکانی دەستوری عێراق و ئەو بنەمایانەی شراکەتی ڕاستەقینەمان هەبووە لە ناو هەرێمی کوردستان بۆ ئەوەی یەک هەرێم هەبێ نەبێت بە دوو هەرێم کە خەتەرێکی گەورە ئەو کات هەبوو ئێمە لێ نەگەڕین هەرێمەکەمان بێ بە دوو هەرێم کەواتە کەس لە یەکێتی دڵسۆستر نییە بۆ بابەتە نەتەوایەتیەکان بۆ هەستی نیشتیمانی بۆ ئەوەی ئەو نیمچە سیادەی تەواومان نییە کە بەدەست هاتووە ئەو ئەزمونە لەسەر لێواری خەرەندە نەکەوێتە ناو خەرەندەکە و کۆتایی پێنێت و نەک گەشەی پێ بدەین ئەوەی بەدیشمان نەهێناوە بەدی بهێنین داعش ڕۆژانە ئاسایشمان شەهیدەکە پێشمەرگەمان شەهیدەکە هاتۆتە پێشەوە زۆر بەهۆی
سوودبینین لە بارودۆخی ڕێکارە تەندروستیەکان ئەوەی پەیوەندیدارە بە ڤایرۆسی کۆرۆناوە چەندین ناوچەیان داگیر کردووە دەبێت هەمومان نەک لە ڕووی شوێنی تر و زۆر ڕاستە حکوومەتی عێراق ئێمە بەشێکی زۆر ڕاستە ئێمە پێویستە لە کۆبوونەوەی ئایندەی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوەی لووتکەی لایەنە سیاسیەکان بکرێت لەسەر مستەوای هەرێمی کوردستان بۆ ئەوەی چۆن بەرەنگاری دوژمنێکی هاوبەش ببینەوە کە داعشە کە ئێوێ مۆرچی نەتەوایەتیمان بسڕێتەوە و جوگرافیامان هەڵگێڕێتەوە مێژومان هەڵگێڕێتەوە و بوونی کورد و بابەتە نەتەوایەتەکان لەناوبات ئەوە بۆ ئێمە یەکێتی گرینگە و ئێمە بەو نەهجە کارەکەین لەسەر فکر ئێمە مەکتەبێکمان دروست کردووە لەو کۆنگرەیە کە پێشتریش مەکتەبەکە بوونی هەبووە بەڵام بە شێوازی تر مەکتەبی بیر و وشیاری کە ئێستا ئێمە لە لێژنەی پەیڕەوە و سەرکردایەتێ نوێ کە پەسەندی کرد بۆچی بووە چەند بۆردێکی دروست کردووە بۆ ئەوەی بتوانین کادر لە ڕووی پەرلەمان کادر لە ڕووی حکوومەت کادر لە ڕووی ئیدارە هونەری بەڕێوە بردن کادر لە ڕووی ئابووری بۆ هەموو ڕووەکان ئێمە لە ڕووی سیاسی لە ڕووی تەنانەت بوارەکانی تریشەوە کادر پێ بگەێنین واتە دەوراتی بەردەوامی کادر هەبێ بە پێی پشتی ناوچەکان هەموو ناوچەکان لە دەورەکان بەشداری بکەن ئێمە بتوانین لە هەموو ڕوویەکەوە کادر پێ بکەێنین واتە ئێمە لەسەر بناغی فکر خۆمان بنیاد بنینەوەتە ئەکرێ بڕێن لە ڕووی فکریشەوە ئێمە لە قۆناغێکی نوێ بە بەرنمەیەکی نوێ دەبێت ئەو بنیادەی کە هەمانە بۆ هەموو بوارەکان بۆ فکریش ئێمە لە ڕابردوو بەڕاستی فکر ناڵێم نەمابوو ئێمە خاوەنی ئایدۆلۆژیای سۆسیال دموکرات و دنیابینین و ڕوئیای تایبەتی خۆمان بووین و بەرنامە و نەخشە ڕێگا و پلانی تایبەتی خۆشمان بۆ هەموو بوارێکە بووە بەڵام لە ڕاستیدا فکر لاواز ببوو ئێستا چۆن بتوانین ئەو سەرکردایەتیە نوێیە و ئەو مەکتەبەی کە دروست کراوە بۆ لایەنە فکریەکە پەرەی پێ بدەین بە کادری باش پڕی بکەینەوە و بتوانین بۆ هەموو ڕوویەک و بۆ هەموو بوارێک کادر پێ بگەێنین بەوە ئەتوانین فکر سەرخەین نەک بەوە سبەینە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یان عێراق نزیکە بینەوە ڕاستەوە خۆ داوا لە مەڵبەندەکان بکەین 5 کادرمان لە مەڵبەندەکەی خۆت بۆ بنێرە ئەویش بچێت لەسەر ئەساسی ئەوە هەڵی بژێرێ چێ بە تەنها دەنگەهێنێ بە پێچەوانەوە تۆ لێهاتووی چێت تاقی کردوتەوە چێت توانیوێتی ئەو ڕۆڵە ببینی لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە ناو جەماوەر خۆشەویستە لێهاتووە بۆ ئەو بوارەشیاوە بۆ ئەوەی ئەوە متمانە وەربگرێ بچێ خزمەت بە میلەتەکەی بکات چونکە ئێمە نابێ هەربیر لە حیزبایەتێکە بکەینەوە ئێمە حیزبایەتیەکەمان وەسیلەیەکە لە پێناو ئامانجە گەورەکە کە کوردایەتیە جارێ لە زۆر ڕۆوە ماوە ئێمە بتوانین ئامانجەکانی خۆمان پێکین بە تایبەتی لە بەغدا جارێ نەمانتوانیوە تەنانەت لەسەر شتی زۆر بەسیت زامنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەین نەمانتوانیوە تاکە وڵاتێکین لە هەموو دنیا کە ئەوە خەریکە 4 مانگ لەسەر ساڵی نوێ تێ ئەپەڕێ هیچ موچەیەکی ساڵی نوێمان نەداوە موچەکانمان هیساڵی کۆنە کەواتە نەمانتوانیوە ژێرخانێکی ئابووری بنیاد بنین لە ڕۆژێکی تنگانە تەنانەت فەرمانبەرانی خۆمان موچە بدەین تەنانەت ئەو هەژار و کەم دەرامەتانەی بەهۆی کەرەنتینەکردن ناتوانن بچنە دەرەوە لە ماڵێ ژیانیان مسۆگەربی کەواتە ئێمە لە هەموو ڕوویەکەوە پێویستمان بە بنیاتنانەوەیە ڕەخنەش شتێکی دروستە من وەکو کادر و وەکو ئۆرگان لەگەڵ ئەوەم ڕەخنە حیزبەکان لە ناو ئۆرگان بگیرێ لە ناو ئۆرگان لە هاوسەرۆکەوە تا هەر ئەندامێکی تری سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و کارجار من خۆم ئامادەم ڕەخنەی لێ بگرم ڕەخنەکانیش بە گیانێک بۆ بنیاتنەر واتە ڕەخنەکە ڕەخنەی بنیاتنەر بێن نەک ڕەخنەی ڕوخێنەر بێت بەڵام لە دەرەوە مەسەلەن کاک لەتیف ببوورە دەوانێت سەرت بێ قسە بکەی مەسەلەن لەسەر لە سێدارەدانی ئەو مستەفا سەلیمی چەندین ڕۆشنبیر ڕەخنەیان گرت دواتر کە واقعەکە تێگەیشتن ڕەخنەکەیان گۆڕی بۆ جۆرێکی تر لە ڕەخنەگرتن ئەوان مەبەستیان ئەوە نییە یەکێتی یان پارتی یان هێز و لایەنێکی سیاسی تر ئەوان وەکو ڕۆشنبیر دێن ڕەخنە ئەگرن بۆ ئەوەی کۆمەڵەکە پێش بکەوێت بۆ ئەوەی ڕێگای هەڵە و خیانەتی نەتەوەیی و ئەو شتانە دروست نەبێت کە تێ ئەگەن دێن بە شێوازێکی تر ڕەخنەی خۆیان ئەگرن کە حقەتەکە چییە بەو شێوەیە بۆیە کۆمەڵەکەمان پێشەکەوێ و تا ڕەخنە نەگرین کۆمەڵەکەمان زیاتر بەرەو دواوە نەکرد کۆمەڵگا و لایەنە حیزبەتی نیگەڕێمە بێن سەیری هەواڵ لێر باسی فەیلسوفەکان کرد یعنی هەر سەیری فەیلسوفەکان بیرمەندە جیهانیەکانیش بکەین سێری کە کەسێک هاتووە خەوەن بیرروکەیەک تیورێک بووە
دوای کەسێکی دیکە فەیلسوفێکی دیکە هاتووە گۆڕانکاری لەو تیورەدا کردووە بە ئەمە بەرەخنە تەبان ئەمەش بە چی دەکرێ ئەمە بە پشکنین و بە لێکۆڵینەوە و بە توێژینەوە و بە چوونە ناو قۆڵایی ئەو بابەتەوە سیرکەی زانستێکە دوای چەند زانستێکی دیکە لێ لەدایک بوون یعنی هەندێک زانست ئەڵێ ئەمە دایکی زانستەکانە ئەمە چۆن دروست بووە ئەمە لە ئەنجامی ڕەخنا زانایە کاتووە ئەمەی دووزیەوە بەڵام زانایەکی تر هاتووە سێرێکرد ئەمە هەندێک کەم و کوڕی تایە هاتووە کەم و کورتەکانی دەستشەکرا جا ئەمە ینی زانستیش بەهۆی ڕەخنەوە پێشکەوتووە حیزبەتیش ینی خوافی کە هەواڵمامجا هەمی شایوت ینی ڕەخنە دەبێتە سەرچە بوو بۆ قەڵاوبوونی حیزب ینی ئەبی ئێمە نابێت دەستبەرداری ڕەخنە ببین و گرنگی بە مەسلەی ڕەخنە بدەین و ئەمەش دووبارە دەکەنە کە ئێمە ڕەخنە دەگەین بەڵام ڕەخنەی تەندروست نەک ڕەخنەیەک بێ من وا بزانم حەقیقەت هەموو لای من ئامۆژگاری خەڵ بکەم وڵێم تۆ هەڵی تو بوات ئەوە ڕەخنە نییە یان لەسەر کەساتی ئەو کەسا قسە بکەم بێ لەسەر ڕفتاری ئەو کەسا قسە بکە ڕفتارەکەی ناشری نەگین ئەو کەسا خاوەڵ کۆمەڵێک سیفاتی باش خەباتی زۆری کردووە دڵسۆزە بەڵام ڕفتارێکی نابەجێ ئەبێ ئەو ڕفتارە بەشێکی لەو ڕفتارەکە ناشرینە پێی بڵێن ئەمە ناشری بکە بۆی جوانی کات یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان گرنگی بەم لایەنە دەدا و لایەنە نەتەوەیەکەش ئەوەی کەوە باستان کرد تا دوێنێ و تا بە ئەم ڕۆژەوە ئێمە بە پێی توانە یارمەتی ڕۆژەواماندا لەو شەڕی کە بەرامبەر تیرستانی داعش ئەوە ئەمڕۆ لەم جەنگەی بەرامبەر ڤایرۆسی کۆڕۆنا ینی بەڕاستی جەنگاوە ئەو قوربانیە زۆرەی کە لێ کەوتوتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەمە یەکێتی لێرە کومەک و هاوکاری بوو ئەو پارچە دەنێرێ واتە حیزبێکی نیشتیمانی و هەمیشە لەگەڵ هاوکاریکردنی گەلی کووردە لە هەر شوێنێک بێ لەگەڵ چارەسەرێکی ئاشتیانەی و دیموکراتیانەی کێشەی کووردە لە هەموو پارچەیەکی کوردستان ببێ ئەوەی دەست بخاتە ناو هیچ پارچەیەکی کوردستان لە باشووری کوردستانیش کە ئێمە باسی شوێنێک دەکەین لە بەرهەستیاری ئەو شوێنەیە گینە یەکێتی خۆی بەخاوەنی هەموو شوێنێک دەزانێت بە ئێستاشەوە ئەوە سێ لیوای یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری بەعشیقە و لە سنووری پارێزگای مووسڵن سەر و ماڵی هاوڵاتیان لە مەترسیەکانی تیرستان لەو ناوچانە دەپارێزن وەجگە لەوەی سێ لیوای هاوبەشش کە یەکێتی تیاتیواتە لە 6 لیوە لەو سنوورە یەکێتی لەوێ حەزوری هەیە کەوابێ یەکێتی بۆ هەر شوێنێکی کوردستان دەوێ بە ڕوح و گیان پارێزگاری لەو شوێنە بکەوە بوو مەسلەی خۆشببختانە ینی ڕێکخراوی مام دەورێکی گرنگی هەبوو لەم وەزعدا بێگومان ئەم وەزع تۆزێکەوە ببێتەوە ئەم ڕێکخراوە دەستی هاریکاری و یارمەتی درێژەکە بۆ هەموو شوێنەکان دیکەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ناوەکەی دیارە هەموو خەڵکی کوردستانە هەموو ناوچەکانی کوردستانە هیچ ناوچەیەک لە ناوچەیەکی دیکە جیاناکاتەوە و دەیەوێ خزمەتی هەموو شوێنێک بکە و بێگومان ئەمە کایەکێتی ئەم قسانە دەکات دیسانەوە بۆ ئەوە نییە بڵێن وەڵامە بوو دوویدارەی یانی ئەو هێزێک کە لە باشیقە بوو ئەو بۆەوە نییە دوویدارەی بێ ئەوە شوێنێکی ترا و لە ناوچەیەکی ترا و تاوانانەت حکومڕانیەکی شێوازی حکومڕانەکەش لەوانە تایبەتمەندی و جیاوازی خۆی هەبێ کەوابێ یەکێتی نیشتیمانی کوردستان یەک خاڵەمەوێ کە باسی ئاشتیت کرد دوا سەرنج ئەوەی ئاماژەت بە ئاشتیت کرد یەکێتی بۆیە هەموو پێکاتەکانی عێراق لێ ڕازی هەموو ئاین و مەزهەب و نەتەوەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازین ئەمە درێژە پێدەری ڕێبازی هەواڵمام جەلالە یەکێتی لەگەڵ ئەوەدا هەر کێشێک هەر گرفتێک هەر ئالوزیەک هەر بربەستێک هەبێ دەیەوێت بە ڕێگای دانوستان بە ڕێگای مفاوزات بە ڕێگای لێکتێگەشتن بە ڕێگای ئاشتیانە چارەسەر بکرێن کەسێک هەڵگری دروشمی ئاشتی بێ بێگومان خەڵکیش گرنگی بەو کەسە دەدا ئەمە بۆ حیزبیش هەر ڕاست دەست خۆش بێ کاکەواڵ دواسەرنجی خۆت کاکەواڵ وڵات زۆر سپاس گفتوگۆیەکی باش و لە یەکتێگەیشتنی باش و بۆ ئەوەی ئەوە بگوازینەوە بۆ جەماوەر و کادیرەکانی خۆشمان ئێمە یەکێتی لۆکاڵی نین یەکێتی سەرتاسەریە نە ئێستا و نە لە ئایندە لەگەڵ دوو ئیدارەیی و لەگەڵ ئەوە نابین تەنها خۆمان ببینینەوە لە یەک شاری هەرێمی کوردستان ئێمە زۆر فراوانتر بیرەکەینەوە ئێمە ئەمانەوێ
کەرکووک، خانەقین، مەخموور، شنگال، مووسڵ ئەوەی پەیوەندیدارە بە کوردەوە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، شاری پێکەوە ژیان بێ بە شووناسی کوردستانی. ئێمە تێڕوانینی یەکێتی بەو شێوەیە و دەستبەر بەهۆی ئەو بارودۆخە ئالۆزەی کە دروست بۆ ئێستا لە هەرێمی کوردستان و ترس و دڵە ڕاوچەیەکی زۆر لە ناو جەماوەر لە ناو هێز و لایەنە سیاسیەکان دروست بووە. ئێمە هەموو خەڵک دڵنیاکەینەوە یەکێتی لەگەڵ گفتوگۆیە، یەکێتی پێشنیاری ئەوەی بۆ پارتی دموکراتی کوردستان کردووە هەردوو مەکتەبی سیاسی بەیەکەوە دابنیشن بە گفتوگۆ چارەسەری کۆی ڕوودا و کێشەکانیان بکەن و بەیەکەوە یەکگرتو یەک ڕیزبن بۆ پێکهێنانی کابینەی نوێی عێراق بتوانن مافە بەدینە هاتوەکان بەدی بێنن و پشک و بەرکەوتەی کورد لەوێ دەستەبەر بکەن بۆ هەرێمی کوردستان و منسوباستانە. دەست خۆشیتان لێ ئەەکەم بایەک خاڵی منیش دواسەرنجی خۆم بخەمە سەر ئیزافەی ئەو خاڵانی جەنابتان پەیامی یەکێتی بۆ چەند ساڵی داهاتوو هەتاوەکو بەستنی کۆنگرەی داهاتوو وە لە تەشکیلکردنی کابینەی داهاتوی حکوومەتەوە لە پەرلەمانە ئەوە ئەبێت جەخت و فۆکەسی یەکێتی لەسەر جێبەجێکردنی خواست و داواکاریەکانی سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان ئەبێت و هەوڵ ئەدا هەموو هەوڵێکی خۆی ئەدا بۆ ئەوی لەو پێناوەدا باشترین نوێنەرانی خۆی بنێرێ و باشترین داکۆچیکەر و سەختترین داکۆچیکەری مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بێت و ئەو ئەزمونە یەکێتی نیشتیمانی کوردستانە پێش ئەوەی ئەزمموی هەر کەسێک بێ هەموو هەوڵێکی خۆمان ئەدەین بۆ پاراستنی و ئەزمونە و گەشە پێدان و بەرەو پێشبردننی و دووبارە دەستخۆش کاک زوبێر عوسمان و کاک لەتیڤ نێروەی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی خۆشەویست. ئیشاءالله لە دیدارێکی ترتا و لە دانیشتنێکی تردا بە خزمەتان ئەگەینەوە خواتان لەگەڵ بەخواتان ئەسپێرم.